خۆشەویستمان تاجی سەرمان محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم دەفەرمێ ثلاثة لا يكلمهم الله يوم القيامة سێ کەس هەن ئەم سێ جۆرە لە ئینسان لە ڕۆژی قیامەتا خوا قسەیان لەگەڵ ناکا والله گەورەترین خۆشی بەهەشت لە هەموو لەزەتی بەهەش گەورەتر ئەوەیە خۆشەویستان موژدەتان لێبێ ئیشەڵڵا یەک بەیەکی ئێمە لەوانە دەبین لە ڕۆژی قیامەتا بەو چاوی سەرت خوا دەبینی ئاوا قسەی لەگەڵ دەکەی بە زمانی خۆت بە زمانی کوردی قسە لەگەڵ خوادا دەکەی ئەوە گەورەترین خەڵاتی بەهەشتە سێ تاقم هەن پەنا بە ئەڵڵا دەگرم خوا لەوانە بە دوورمان کەی خوا قسەیان لەگەڵ ناکا لە قیامەتە ولا ينظر إليهم خوا سەیریان ناکا ولا يزكيهم پاچیان ناکاتەوە لە گوناه ئەینە ئێمە ئەگەر چەندین گوناهمان هەبێ ملیۆن گوناهمان هەبێ خوا بە کەرەمی خۆی عەفومان دەکا ئینشاءالله بەڵام ئەوانە پا ناکاتەوە ولهم عذاب أليم عذابی هەرە بە شیدەتی جەهەنەم بۆ ئەو سێ کەسەیە بۆ ئەو سێ چینەیە یەکەمیان شەیخ زان پیری زیناکار پەنا بەخوا کەسێک گەیشتۆتە سەری سپی بە پیری زینا دەکا هەیە بەداخەوە لەگەڵ حرمەتم بۆ ئەوانەی کە مووی بەڕێستان لە ئیسلامەتی و لەو ڕۆژپاشیا سپی بووە هەیە مووی سپی بووە ڕەشی دەکاتەوە بەو بۆیاخەوە خەریکی زیناکردنە هێستا چاوی لە گەنجێکی 14 ساڵ بۆ زینا بەکارترە شەیخ زان پیری تەمەنی گەڕانەوەیە تەمەنی ئەوەیە دەستە لەرزۆکەکانت بەرزکەوە بڵێ خوایە ئەگەر لە گەنجیا بێ ئەمری تۆم کرد نەفام بووم هەرزە بووم زاڵ بوو بەسەرما ئارەزوو شەهوەت خوایە لە پیریا دەستی نزات بۆ لا بەرز دەکەمەوە لێم ببوورە کەسێک لە پیریدا دوو لە ڕووی جەنابتان زینا بکە ئەو کەسە خوا بە چاوی ڕەحمەت سەیری ناکە پاکی ناکاتەوە لە قیامەتە دووەمیان ومەلیک کەذاب پاشا و دەسەڵاتدار و کاربەدەستی زۆر درۆزن یعنی هەموو لەشی درۆیە حەستی وعدێک بۆ میلەتە بدا خەڵک بڕوای پێ ناکات چونکە ئەوەندەی درۆ کردووە کەذاب سیغەی مبالغەیە یعنی هەموو لەشی درۆیە هەموو لەش کاربەدەستانی وڵاتەکەم لە خوا بترسن قیامەتێک هەیە قەت درۆ لەگەڵ خەڵکا مەکەن پێت نەکرا بڵێ ئەزیزم بەخواوە لە توانای منە نییە خۆزگە بۆم بکرایە مەڵێ بەسەر چاو کاتی انتخابات بوو بەهار مەهێنە ئەژنۆ لە وشتی ئەوە دنیا دەبێتە شامی شەریف بە 4 ساڵی کە تۆ ئێرە سویدا ئێرە لە شەقامەکانی لە نەرویج و ئەستەمبوڵ پێشکەوتوتر دەبن نە بەخوا برام وا نابێ بڵێ من ئەوەی دەسەڵاتم هەیە هەوڵ دەدەم مڕاقیبێکی چاکم بەسەر دەسەڵاتەوە و ئینسانێکی ئەمین بم غەشل لێ نەکەم بەڵام بەخوا پێت بڵێم هەرچی محتاجی و احتیاجیە ژنەکەت کە مەعاشخۆر نییە لە ماڵەوە دانیشە و مانجی دەوەرەخەی بۆ دەخەینە جیفانەوە زەلامێکیش بۆی بێ بخالی جیفانەوە ئەوە مەلیک کەذابە ئەوە ئەو پڕی درۆزنە لەوانە درۆزنتر خوا خەڵقی نەکردووە ئەوە خوا لە قیامەت یەکەیە کە ئەم دنیات بەجێ هێژ بە چاوی ڕەحمەت سەیرن ناکە ئاگادار بە وعائل مستەکبر ئەو کەسەی هەژارە و تەکەبر لێدە پەنا بەخوا تەکەبر لە هەموو کەس ناشیرنە لە هەژار ناشیرنترە کە هەژاری ئیوا هەیە خەڵک خێری پێ دەکات تووڕە بووە کاکە بۆ خێرم پێ دەکەی بۆ ماڵ و منداڵ میدێنی هەیە نانوێراوە دامێنە بەژنەکەی بە دزیە و تیری کابرا تووڕە دەبێ قەیچێکە بڵێ خوا ماڵت ئاواکە خوای گەورەت بەزیاکە منەتم بەسەرا مەکە من و تۆش بەندەی خوای نیشەڵا خوا ڕۆژە دەرگای ڕەحمەت لە منیش دەکاتەوە منیش یارمەتی هەژارێکی تر دەدەم دوعایەکی خێر بکە عائل مستەکبر هەژارێکی متەکەبیر کابرا لەگەڵ حرمەت و ڕێزمە پاسکیلی پێ سەیدەکەی بەو پاسکیلی ئامادەیە خەڵکی زعاجکە داش قەشڕەیەکی پێ دوو کەڵدەر سەیدەکەی هەموو لەشی دەکا بە پەڕۆ تەکەبوری پێوە دەڵێ ئەمە دەبێت جەنابی وەزیر بێ یان کوڕی وەزیر بێ ئەم بەزمە دەکا ئەوە عائل مستەکبیرە ناڕوود لە خوا بێ ئەو هەژاری تۆ بە فڵان و فڵان چارەسەر ناکرێ ئەوە بە خوا چارەسەر دەکرێ وەرە بگەڕێەوە بۆ لای ئەڵڵا عائل مستەکبیر حەیای دەچێ هەر کەسێ هەژار بێ و تەکەبوریش لێدا وەڵڵا خوا حەیای دەبا کابرایەک هەبووە لە موسنەدی جەلالەدینی ڕۆمی دابینیومە ئەڵێ ئەم پیاوە هەموو زۆر هەژار بوو کۆمەڵێکشی بەستە زمانی ڕەوشپاکی وەکو ئەم کچە جوانانەی مزگەوت و ئەخلاق بەرزەکانی مزگەوتی هەبوو بەڵام باوکێکی تەکەبوراوی کاسبی نەدەکرد قاتی شاڵی لەبەر دەکرد و سمێڵی بۆیاغ دەکرد دووجێکی دەستکەوت بوو لای قەسابێ هەڵی گرتەوە دوو لە ڕوتان هەموو ڕۆژە سمێڵە بۆیاغ کراوەکانی پێچەور دەکرد ئەچوو لەسەر حەوزی مزگەوت کە کانی و ئاومان هەموو بینیوە بە پەرداخ لەسەر پەرداغ ئاوی دەخواردەوە دەیگوت ئەم گۆشتە چت پێ دەکا خواردنی چەور چۆن مەعیدەتین دەکا هیچ نەخوار بوو نان و نێرکە پیازی خوار بوو دەیگوت گۆشت و چەوەری بەرزم خواردووە خەڵک دەیانگوت ئەم پیاوە بە لیرەی دۆزی بێتەوە چی دۆزی بێتەوە ڕۆژێ مناڵێکی بچووشیە بوو چەند کات ئەمەی وا ڕابوارد
ڕۆژێ هات مناڵێ وتی باوەجیان فریاکەوە وتی چییە کچم کچێکە بشکۆلەکەی بوو وتی باوەجیان پشیلەکە ئەو دووگەی کە هەموو ڕۆژە سمیاڵت پێ چەور دەکەی بردی ئێتر خەڵک ئەمجا بۆی معلوم بووە سمیاڵەت چەورەی خواردنی چەور نییە ئەوە هی دووگی دزراوی ناو قەسابخانەیە پشیلەکە بردوێتی لەبەرەوە المتەکەبیر برای بەڕێزم بە چیەوە تەکەبور لێدە ئینسان هەر ئەو کونانەی لەشمانە خوا یەکیان بکاتەوە ئینسان ژیانی کۆتایی پێدێ هەر خوێنی لوتت یەک جار بەر ببێ و نەوەستێتەوە تەواو بووی لەبەر ئەوە ئینسان پەنا بەخوای پەروەردگار هەر ئامێری زاوزەی کە میز و پیسایی پێ دەکات تڕوت سی تێنەوەستێ ڕووی یەک مەجلیسی نابێ بۆیە بە کابرایەکی شێتی خەڵکی سلێمانیان ورد خوا چەندە وتی خوا یەکە خوا یەکە وتیان بە چی ئەزانی وتی بەوە ئەزانم دایکم کە کاتی خۆی کوندەی پێبووە چوو لە کانی دیەکەمانە پێشەوەی تێک بچێ ئاوی دێنا تون دەمەکەشی دەبەست کەچی هێشتا تکەتکە لێی دەچوو خوا نۆ کونی کردوێتە لەشی منەوە هیچیشم لێ ناچێ بە ئارەزوی خۆم نەبێ ئەڵە کابرا خەڵک سەیریان کرد با بیژمێ ئیمزای نۆ کونە لەشمانە بیژمێرە دوای نۆیە وتی نۆ کونە لەشمایە و لێم ناچێ نە حەیام دەچێ ئەو نۆ کونە خوا بۆت نەگرێ ژیانت کۆتایی پێدێ دەبەر ئەوە تەکەبوری ئینسان بە چێوە لێدا ئەبێ عەقڵیشێتێکی شێبێ ئینسانی متەکەبیر بەڕێزەکانم لەبەرەوە هەمیشەوە خۆت وابزانە ئەگە خوا شتێکی پێبەخشیوی لە پلە و پایەیە لە پلەی حیزبی و حکومیە لە دەوڵەت و سەروەت و سامانە لە عیلم و زانیاری و شەهادەیە بڵێ خوایە ئەوە هەموو هی تۆیە ئەی نابتەکە هەموو محتاجین بە یەکتر هیچ کەسێک کابرایەکی وەزیر بە کابرایەکی پینەچی محتاجە کابرایەکی پەرلەمانتار بە کابرایەکی خاوێنکەرەوەی سەرجادە محتاجە ئەو نەبێ ژیانت بۆ گەندە بێ